کێشە خێزانیەکان لە هەرێمی کوردستان بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕوویان لە زیادبوون کردووە. تا دێت هەڵخەڵەتاندنی ئافرەتان و خراپ بەکارهێنانی ئەو تۆڕانە زیاتر دەبن. لە سۆرانیش ئامارەکان بە بەراورد بە ساڵی ڕابردوو بەرز بوونەتەوە. لە ساڵی 2021دا تەنها لە بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان و خێزان لە سۆران 304 سکاڵا تۆمار کراون کە بە پێی زانیاریەکانی پەیام زیاتر لە 100 سکاڵایان لەسەر هەڵخەڵەتاندنی ئافرەتان بووە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە. هەڵخەڵەتاندنی ئافرەتان لە یاخود کچان و ژنان لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەبەردەوامی ڕووی لە زیادبوون کردووە. دەتوان بڵێم ئەم ساڵ ڕێژێکی زۆر تۆمارکراوە بە بەراورد بە ساڵی ڕابردوو و ئەمەش لە ڕێگەی هاکردنی ئەکاونتەکان یاخود بڵاوکردنەوەی وێنەکانیان یاخود هەڵخەڵەتاندن بە بیان و زەواجەوە کۆمەڵێک کێشە و گیر و گرفتی لەم بابەتە دروست بووە. ئەم ساڵ ڕێژەی سکاڵاکان کە لە بەڕێوەبەراتی ئێمە تۆمارکراون 304 سکاڵا تۆمارکراون دەتوان بڵێم ڕێژەیەکی زۆر لەم سکاڵانە لە ڕێگەی هەڵخەڵەتانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوەیەکی گشتی بووە. توێژەران هۆشداری لە خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان دەدەن و داوا لە دایکان و باوکان دەکەن چاودێری مناڵەکانیان بکەن لە ئەگەری بوونی هەر کێشە و گرفتێک لەو ڕووەوە بەڕێوەبەرایەتیەکانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان و خێزان ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی چارەسەری گرفتەکانیان بکەن و سەرپێچی کاران بدرێنە دادگا. چارەسەر سەرەتا دەبی لە ناو خێزان خۆی بە تایبەتی دایک و باوک هەوڵ بدەن منداڵەکانی خوانیانی بە شێوەیەکی وا پەروەردە بکەن کە ئەو تۆڕە کۆمەڵایەتیانانن لۆ بەردەستەکەن و سانسۆڕەشان لەسەر هەبیت کە بتوانن چاودێریان بکەن لۆ ئەوەی تووشی هەڵەن وە دواتر ئەگەر هەر کەسێک تووشی هەر کێشە و گرفتەکی ئاوا هات بتوانن یعنی پەیوەندی بە نووسنگەکانی بەرەنگاربوونەوە توندوتیژی بەڕێوەبەرایەتیەکانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی ئافرەتان و خێزان بکەن بۆ ئەوەی کێشەکانان گەورە نەبێ و هەتاوەکو زووترە چارەسەر بکرێت باشترە. زۆرینەی ئەو کێشانەی دێنە ئاراوە بەهۆی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوەیە بە شێوەیەکی ناشیاو کە زۆرینەیان تەنها بۆ کات بەسەربردن و مەبەستی ناڕەوایە و سەرنجام هەڕەشەکردن و کێشەی خێزانی گەورەی بە دوای خۆی دادێنێت. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.